حکوومەتی عراقی بڕیاریدا میزانێکی تایبەت بداتە وەزارەتی تەختیتی عراقی. ئەو میزانێ وەزارەتی تەختیتی عراقیش بە تەنسیق لەگەڵ وەزارەتی تەختیتی هەرێم پێکەوە بتانن مەوزوعی سەرژمێری بکەن. ڕقەمەکە بە تەواوی تهدید نەکرا، چونکە دوایین کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عراقی داوایان لە وەزارەتی تەختیتی عراق کرد کە پارەی پێویست چەندە داوا بکەن بە تا بودجەی تایبەتیان لێ دابنێ، عراقی نەبی لە قانونی موازنە. بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیە ئەگەر سەرژمێری مەبەستی پەرەپێدان بی، دوور لە مەبەستی سیاسی بی و نیەت هەبیتن ئەو شوێنانەی کە کێشیان لەسەرە بەو تەوسیاتانەی کە ئەمە داوامان کردیە و لەگە بەغداش دەگەینە ئیتفاق کە حەقی ئەو هاوڵاتانە مەحفوظ بیتن، چکەوە داهاتووی ئەو هاوڵاتیە لەو شوێنە و لە عێراق ئەو وەختەی دەتانم برن بە ئەکیدی دەیکەین و ئەمە هەموو ئامادەکاریەکمان کردیە. ینی دوو نێشکۆبوونەوەکەمان کرد کە ئەو لیژنە باڵایە بۆ هەفتەی داهاتوو لێ بین ئەنجومەنی وەزیران هەموو هەوڵەکان لەوەیە کە ئەمە سەرژمێری بکرێت، چکە پێمان وایە سەرژمێری بە عێراق بەگشتی بۆ عێراق زۆر زەرورە، لە بۆ هەرێمی کوردستان زۆر زەرورترە لە بۆی ئەو وەختی ئەمە دەزانین، ینی پێویست ناکە لە بەغدا پێمان برێن 12.6 چاردن. حەجمی فعلی هەرێمی کوردستان چەندە لەوەمە دیار دەکەوی، هەروە حەجمی فعلی ئەو منتیقانی کە کێشە لەسەرن خەڵکە ڕەسەنەکەی دەزانن چێ خەڵکی ڕەسەنە، چێ خەڵکی ئەو شارانەیە ئەو شارۆچکانەیە و چێ میوانە